میوانێکمان لەگەڵ دەبێت وەرزان ئیسماعیل بازرگانە و لە وڵاتی ئۆکرانیا دەژی و ئێستا بە شوێکی ڕاستەوخۆ لە کیفی پایتەختی ئۆکرانیاوە لەگەڵمان دەبێت کاک بەرزانم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان دەستپێک دەمەوێت سەبارەت بە ڕەوشی ئێستای ئۆکرانیا زانیاریەکانمان بیتێ لەو شوێنەی تۆی لیت ئێستا بارودۆخەکە چۆنە؟ سلااو ڕێز بۆ جەنابەت بۆ بینیانی ئینارتی ئێستا ئەو شوێنەی کە من لێم دەنگی تۆق دەبیسترێت دەنگی تاقەت دەبیسترێت تانکەکان و زیری پۆشەکان لە ناو جادە هاتوچۆ دەکەن دەنگی ڕۆکێت و ساڕۆخ دەبیسترێت ئەم شەو تا بەیانی شارێکی قورس بووە خەڵک لە دڵاوکەی دەژیێت خەڵک ماڵخۆی بەجێ دێڵێت خەڵک نازانی بۆ شوێ دەڕوە خەڵک لە ژێر زەویەکاندایە ترس و دلەڕاوکیەکی زۆر لەناو خەڵکی ئۆکراین بڵاو بۆتەوە. باشە شەوی ڕابردوو ئێوە لەکوێ کاتەکانتان بەسەر بە لەکوێمانەوە؟ واللهی لە دلەڕاوکەیەکی زۆر دیمەنی غەمگین دیمەنی زۆر دڵهەژین کە دەمدیت جیرانەکانی خۆم و جەمتان هەڵگرتووە بە ژن و منداڵ بەرەو ژێر زەمینەکان دەڕۆن بەرەو ڕۆژئاوای ئۆکراینە دەڕۆن بەرەو هەر شوێنێک بێت ئەوان بەس دەیانەوێت ژیانی خۆیان ئەوە بکەن. لەلایەکی دیشەوە خەڵکی ئێستا کیێف چونکە پایتەختە هەم بۆ سیاسی هەم بۆ جەنگ پایتەخت گرنگی خۆی هەیە هەدەفی رووسیا کیڤە ئۆکرانیەکان ئێستا کیفیان بە دڵ و بە جان گرتووە نانێکی بەدەستەوە بدەن حتا ئاخیر قەترێک خوێن ئەوانەی کە من دەبینم سەربازەکان لە ناو جادە ئەوانە بەرگری لە کیف دەکەن یعنی خەڵک دیمەنێکی ناخەژێن دەگوزارێت ئەوە دوو ڕۆژە سێ ڕۆژە تەقریبا هەڵقەونەوەی بۆ نانوستم من. باشە ئێستا تۆ لە ماڵەوە ماویتەوە لەکوێیت؟ من لە ماڵەوە مامەوە دوای ئەو چاوپێکەوتنی ئێوە احتمالە منیش بەرەو شوێنێک بڕۆم بۆ شوێنێک بۆ پاراستنی ژیانی خۆم چونکە خەتەرە دەسەر ژیانم هەیە. باشە لە مارکێتەکان خواردن دەستەکەوێت یاخود بەپێی پێویست خزمەتگوزاریەکان بەردەستن بارودۆخەکە لەو ڕووەوە چۆنە؟ بارودۆخەکە حتا بڵێ خراپە لە مارکێتەکان شتی نێ نایەت ئەو شتانێکی هەیە هەمووی کردراوە مارکێتەکان چۆل بووە سعاتێک دو سعات دەکرێتەوە قەرەباڵغی زۆری پێوە دیارە شت نەماوە ڕۆکێت بەبەر خانەکان دەکەوێت ڕۆکێت بەبەر شپەکان دەکەوێت ژیانی خەڵک تەواو کۆتۆتە مەترسی یعنی لەسەر خواردەمەنیش و لەسەر ئەوانە ئەوەی باشە کە ئاوە کارەبای ئینتەرنێت ماوەتە ئێستا. باشە کاک بەرزانیانی باست لەوە کرد کە ڕەنگە تۆش کەمێکی تر ئەو شوێنە بەجێ بهێڵیت خەڵک لەکوێ دەمێننەوە ئێستا ینی ئەوەی کە دەڕواتە دەرەوەی شاری کیف کێن ئەوانی کە دەڕۆنە دەرەوەی شاری ژن و منداڵن یاخود خێزانەکانن کێن ئەوانە؟ ئێستا لە سنوورەکان ڕۆشتن بۆ پیاوی ئۆکرانی لە تەمەنی 18 ساڵ تا 6 ساڵ قەدەغە کراوە تەنها ئەوەی ژن و منداڵ دەتوانی بڕوە خەڵکانێکی زۆر لە ژێر زەمینەکان دەمێننەوە لە میترۆکان ئەم شەو کچێک لە دایک بوو هەر لە ژێر میترۆکان دەشوێنی سەلامەت هەیە کە لێرە لە ئۆکرانیا لە وەختی زمانی سۆڤێتەوە شوێن هەیە بۆ حەشاردانەوەی لە ترسی قەسف و تۆپباران ئەو شوێنانەیان بەکارهێناوە خەڵکێکی زۆر لەوێ ژیان بچێتەوە لە ژیانێکی مەئساوی دەژین. ئەو هاوڵاتیانەی کە کراونەتە ئامانجیانی لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا باستەوە دەکرات لە ڕێگەی میدیاکانەوەمان زانی کە رووسیا ناوەندەکانی نیشتەجێبوونیشی کردوتە ئامانجیانی شوێنی نیشتەجێبوونیش ئێستا کراوەتە ئامان هاوڵاتی سیڤیل بوونەتە قوربانی. ئێستا من برادەرەکانم ئەوە دەڕۆن لە کیف مەجموعە برادەرێکم چونکە تەنیشت بیناکەی ئەوانی داوە ئەمشەو خەڵکی بریندار بوو بەڵێ. لە دوایین دواکۆتا زانیاری ئەوە بوو کە هاوڵاتێکی کورد کچێکی خەڵکی کەرکووکە بووە بە قوربانی وە گیانی لەدەستاوە لە دوا ئەوەوە هیچ هاوڵاتێکی دیکەی عێراقی یان کورد بەر بردومانەکە کەوتون بریندار بوو بن یان گیانیان لەدەستا بە هیچ زانیاریەکتان هەیە ئێوە؟ بەڵام ئەو هەواڵە پشتڕاست نەکراوەتەوە تا ئێستا زۆر بەدەدا چوونم بە دوای هەواڵە کرد بۆ کەناڵ NRT و بۆ جەنابتان زۆر بەدەدا چوونم کرد زۆر پەیوەندیم کرد بە ئەو کەسانی لێرە داناسم تا ئێستا شتێکی وا لێرە نییە هەروە بزەم لە سۆشیال میدیا بڵاو بوو بێ ئەو شتە. باشە کاک بارزان میدیاکانی ئۆکرانیا چۆن باس لە دۆخەکە دەکەن ئەوان چی دەڵێن چۆن ڕێنمایی خەڵک دەکەن؟ دوێنێ سافرێ ئینزار بوو لە تەنیشتەوە من و لە هەر چاڵۆرەم شار بوو دەنگی تۆپ دەبیسترا ئیتر ئەڵێن بڕۆن بۆ ژێر زەمینەکان یان وەزیری ناوخۆ و دیفاع لە ئەڵێ دەسێتەوە بڕۆن لە نزیکترین شوێن سیلاح وەرگرن چەک هەڵگرن بڕۆن خۆتان شانە ژێر زەمینەکان بڕۆنە بن زەوی ئیتر دۆخەکە بە تەواوەتی شڵەژاوە کەس بەتەمای ژیانی خۆم نییە یعنی ئێستا من بەتەنیا من بەتەمای ژیانی خۆم نیم نازم چی دەبێت
باشە کاک بەرزان ئێوە جەنابتان لەگەڵ خێزانەکەتان لەوێن یاخود چەند کەسن لەوێ و کوردانی کە ئێستا لە ناو کیف ماونەتەوە ئاگاداری یەکترن؟ ئاگاداری یەکترین تارادەیەک بەڵام خەڵکێک تەلەفۆن لە ترس تەلەفۆن و شتی خۆی قەپات کردووە لە بن ئەوەیە من تەنهام لێرە لە ماڵەوە تەنهام بۆ سێ چوار ڕۆژ هاتبووم ئێرە ئەوش فڕۆکەخانەکان قەپات کرد نەمتوانیم وێستا گیرم خواردووە لێرە تا ڕادێک ئاگامان لە یەکترە وەک دەڵێ کەس ئاگای لە کەس نەماوە کەس علاقەیە لەسەر کەس نەماوە کەس پەیوەندی کەس وەڵام نەداتەوە ڕێگەی چوونە دەرەوە لە کیف چۆنە ینی ئێوە چۆن دەتوانن شارەکە بەجێبێڵن بەرەو ڕۆژ ئاوای ئوکراینیا بڕۆن ڕێگە تا ڕادەیەک هەیە تا ڕادەیەک ئەتوانێ قەرەباڵێکی زۆرە سێ ڕۆژە برادەرەکان مەسەر سنوورن ئەوە نزیکەی سێ ڕۆژە لە نۆبە وەستاون لە سرا سێ ڕۆژە ناو لە سرەی سنووری پۆڵەندا وەستاون بۆ چوارەمی ڕۆژە بۆ چوارەمین ڕۆژە ئێوەش بەنیازن ئەوانەی کە شارەکە جێدەیەڵن بەرەو پۆلۆنیا ئەڕۆن یاخود بەرەو شوێنەکانی دیکەش دەڕۆن بەڵەو پۆلۆنیا ڕۆمانیا مالدۆڤا لە خلال 48 کاتژمێری ڕابردوو 50,000 کەس ڕووی لە مالدۆڤیا کردووە 48 کات باش سپاس دەکەم کاک بەرزان نامەوێت لەوە زیاتر ئێوە بهێڵمەوە لەبەر سەلامەتی خۆتان سپاس بۆ خستنەڕووی تەواوی زانیاریەکان